چوار ساڵ تێدەپەڕێت بەسەر شەهیدکردنی محەممەد عەزیز پاسەوانەکەی مەڵبەندی هەولێری کۆمەڵ ئیسلامی، بەڵام تا ئێستا دادگا کەیسەکەی یەکلایی نەکردوتەوە. پارێزەرێکی کەسی محەممەد عەزیز ناسراو بە کاک قاسم دەڵێت لە کاتی دادگایکردنی تاوانبارەکان هەست بە فشار و کاریگەری لایەنێکی سیاسی دیاریکراو دەکرێت لەسەر بەڕێوەچوونی ڕەوتی دادگاکە، هەر بۆی ئەم کەیسە تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە. دوای ئەوەی کە دادگای تاوان بڕیاریدا بە سەپاندنی سزنی مؤبەد بۆ یەکێک لە تاوانبارەکان و ئازادکردنی ئەوانەی تر لە دوای تێپەڕبوونی 2 ساڵ بەسەر بەندکردنیان 2 ساڵ حکمیاندان ئێمە تەمیزمان کردەوە وەکو تیم پارێزەران. خۆشبەختانە لە دادگای تەمیزی کوردستان بڕیاردرا بە هەڵوەشاندنەوەی بڕیاری دادگای تاوان و داوا کراوە کە هەر چواریان بە یەک مادە کە مادەی 406 کە سزاکەی لە سێدارەدانە داوای کردو هەر چواریان بە هەمان مادە حکم بدرێن. 3 جار تاکو ئێستا تەمیز کراوەوە، هەر جارێکە دەڕواتە محکەمەی تەمیز ماوەیەکی یەکجار زۆری دەوێت بۆ ئەوەی بگەڕێتەوە، چونکە دۆسیەکە دۆسیەکی ئاسایی نیە بەڵکو دۆسیەکی تاوانە گەورەکانە. لە سەرەتای شەهیدکردنی محەممەد عەزیز ناسراو بە کاک قاسم تا ئێستاش خانەوادەی تاوانبارەکان لە هەوڵدانە لە ڕێگەی سولحی عەشایری کۆمەڵ ئیسلامی و بنەماڵەی کاک قاسم ڕازی بکەن دەست لە کەیسەکە هەڵبگرن، بەڵام هەموو جارێک بە نەخێر وەڵامیان دراوەتەوە. ئەو حاکمە بەڕێزانە مەحامیەکان ئەڵێ ئێمە یعنی تەنانەت هەڕەشەمان لێ کراوە. حیزب هەڕەشەی بەڵێ حیزب هەڕەشەی لێ کردو دەستی یعنی ئەوانەی کە وتیانە قرار مەدەن بۆیە ئەوە دەستیشی پێک. خێزانی شەهید قاسمیش دەڵێن ئەگەر دادگاکان و دادوەرەکان دەیانوێت زیاتر شکۆیان لەکەدار نەبێت دەبێت بڕیاری لە سێدارەدان بۆ هەر 4 تاوانبار دەربکەن. چاوەڕێ بووین لە وەختێکی نزیکە کە ئەم کەیسە کۆتایی بێت و بە سزای خۆیان بگەن، بەڵام دەستیان پێ کرد و ئەوان ینی خۆیان وایان کرد کە تەخیریەکەن و ئەوان شتێکی ینی هەموو شتەکان ڕوون و ئاشکرایە دیارە لە بەرچاوی کامێرەوە لە بەرچاوی هەموو دنیاوە کەسێک ئەوها بەو شێوە بە دڕندەترین شێوە. ئێمەش خستمانە دەستی دادگا، بەس دادگا دیارە خۆیان بە شێوەیەکی زۆر ینی بەرنامە بۆدا ڕێژراو، ینی چەند کەسێکیان گرتوون و چەند کەسێکیان ئازاد کردوون ئێستا هەر لە دەرەوەن. ئێمەش چاوەڕێین، ینی هەر چاوەڕێین و بە تەمایشین، چونکە وتیان بە زووترین کات ئێمە ئەم دادگایە کۆتایی پێهێنین. محکەمێکی عەدالەت ببێ، نابێ ئەوانە بە بڕۆن و دەرچن، یعنی ئەبێ هەر لەبەر خاتری ئەوەی کە سەمعی کوردستان و محکەمە و محکەمە کاریەکانیان یعنی نەشکێ، یعنی بە شێوەیەکی لەمە خراپتر نەڕوا، یعنی هەق ئەوان خۆیان زۆر بە شێوەیەکی عادلانە یعنی محکەمەیان بکەن. کاژمێر 1142 خولەکی شەوی سی لەسەر 1 مانگی ساڵی 2004دا لە کاتێکدا هەموو لایەنەکان سەرقاڵی کۆکردنەوە و جیاکردنەوەی دەنگەکان بوون کە ئەو ڕۆژە هاوڵاتیان بۆ هەڵبژاردننی نوێنەرەکانیان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق ڕوویان لەسەر سندوقەکانی دەنگدان کردبوو، بەڵام 4 کەس لە جەرگەی پایتەختی کوردستان بە شێوازێکی درندانە پەلەماری محەممەد عەزیز پاسەوانی مەڵبەندی سێی کۆمەڵیاندا و تیرۆریان کرد. تا ئێستاش دادگا کەیسەکەی یەکلایی نەکردوتەوە، هاوکات کۆمەڵی ئیسلامیش بەهۆی بەدەستهێنانی متمانەیەکی زۆری هاوڵاتیان لە هەڵبژاردنەکە شەهیدکردنی محەممەد عەزیزی بە شەهیدی سەرکەوتن ناسان. هەروەها کۆمەڵی ئیسلامی ئەو کات و ئێستاش ڕای دەگەێنن سازش لە خوێنی کاک قاسم ناکەن. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێیام، هەولێر.